بوومە دڵخۆشکەری پیاوانی کوردستان و ئافرەتانی کوردستان لەگە ڕێزم هەیە لەسەر هێنانی ژن با بڵین بۆ گەنجان یاخود بۆ هاوڵاتیان جەنابتەن داواکارێکتان پێشکەشی داواکاری گشتی کردووە بۆی ئەو کەسانی پێوەستن بۆ بابەتە لێ پێچنی یاسایان لەگەڵ کرد دەمەوێت خۆت باس بکەی بزانی چۆنە و بابەتە بۆ داوات کردووە. ئێمە چشەمان لەو نییە کە کەسێک بۆ کەسێک ژنێک دەدۆزێتەوە کە ژنی یەکەمیتی یاخود ئەگەر ژنی دووەمیش بیتە ژنەکەی موافق بێتەوە یاسا ڕێگەی پێداوە ئەمە کێشەی نییە بەڵام ئەوەی هەیە ئێستا لە سوسیال میدیا بەعامەتەن باسی کەس ناکەم تهدیدەن بەعامەتەن ئەوەی هەیە بەڕاستی ڕێکلامکردنەکە بۆ ئەوەی کە ژنی دووەم و سێم لە سووریا و نازام لە شارەکانی باشوور و ناوەڕاستی عێراق بۆ ژنی دووەمیان سێم بۆ پیاوی کورد دەهێنن بەبێ ئەوەی ینی ژنەکەی بزانی بە شێوەیەکی نهێنی بەبێ ڕەزامەندی ژنەکەی ئەمە بەپێی یاسای ژمارەی 15 ساڵی 2010 کە لە پەرلەمانی کوردستان یاسای باری کەسی هەموار کراو بە پێی ئەم یاسایە ئەمە قەدەغەیە ڕێگە پێدراون نییە و کەسێکیش بێ بابەتێک بورژێنێ ڕێکلامی بۆ بکات لە سوسیال میدیا لە تیکتۆک یا هەر بابەتێکی تری سوسیال میدیا ئەمە پێچەوانەی یاسایە بە پێیش مادەی دوو لە یاسایی بەخرا بەکارهێنانی ئامێرەکانی گەیاندن دەبی ئیجراعاتی لەگەڵ بکرێتن ئەمە هیچ مەجالی تێدا نیە بۆیە من لەو هۆکارە و لەو بابەتە ئەم داواکاریەم تەقدیمی لە ڕێی فەیسبووکەم تەقدیمی داواکاری گشتی کرد و بۆ بەیانیش بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەدەست ئەم داواکاری و چەند ڤیددیۆی چەند ئەکاونتێکی تیکتۆکیش هەیە ئەوانەی برەو بۆ بابەتە هەموو ئەوانش لەگەڵ داواکاریەکەم پێشکەش بە ئاواکاری گشتی دەکەم داوا دەکەم سکاڵا لە دژی ئەو کەسانە بجوڵێندرێ بۆی چی تێرە تیکتۆک و یا سوسیال میدیا بەکار نهێنن بۆ زەرەر و بۆ زیان گەیاندن بە تاکەکانی کۆمەلگا و پێشەڵکردنی یاسا. کاکسەردار سلااوت لێ بێت لە دوێنێ و پارێزەرێک دەرێ مسکاڵە سەر و کەسانە تۆمار دەکەم کە ژنی دووەم بۆ هاوڵاتیان دێنن بەبێ ئاگای ژنی یەکەم یاخود با بڵێن بە شێوازێکی شاراوە بۆ شێوازش کە گرێبەز ئەنجام نادەن ئێوە چیتانە لەسەر ئەو قسەیە لەلای ئێوە هاوسەرگیری چۆن ئەنجام دەدرێت یاخود چۆن ڕێکی دەخەیت جەناب بەخێراتنی کەناڵی 960 سار دەکەم هەڵبەتە من نازانم بەڕاستی شێشەکەم لێ لەوەدا ئەم تا ئێستا زەواجم بەدزیل و کەس ئەنجامەداولەوە بەدزی یان ژنی یەکەم هەڵبەتە ئەو زەواجەنم پێک دێنم زیاتر یان ئافرەت تەلاقداوەیان پیرەمێردەکە تەمەنی 70 سال لەگە ڕێزم هەیە زەواجی لە کوردستان بەدەست ناکەم لە سووریا لۆ دێنم یان لە عێراق لۆ دێنم ئافرەتی کورد مێرد بەوان ناکەن دووش هەڵبەتە ئەو پارێزەرە بەڕێزە دەرێ لەگە تومنی لە سەردار عەبدوڵڵام نییە بەڵام ناڕاستە و خۆ چکە ئەمن بەس ئەمن دیارم لە ناو کۆمەلگەی کوردی کە کاری زەواج پێک دێنم فەیک نیمە ئەوان کام و فەیکن بەنا ڕاستۆ خۆ بزانام بەنسبەت تەمیژلو مەسەلەی یاسای من لە مووی باریکترە لەوە یاسای ئەمە ئەلحەمدولیلا ئاسایشی بەرقرارمان هەیە لە هەولێرە لە کوردستان بە تایبەتی هیچ کێشە یاسای من لەخوای گەورە بە زیاد بی چی دەبی ئەمن ئامادەم یەک کێشەم نییە من کێشەم لەگەڵ کەس نییە کێشەم لەگەڵ ئەوانەیە کە ئەو کارە دەکەن ئەو جا دەیە پێنجە یەکە دووە من دەمەوێتن ئەمە ڕێگری لێ بکرێتن هاوسەرگیریان پێکی نات تۆزێک لەوانەیە ئەمن بەربەزم لەیان لەوانێت تۆزێک ئیساب لۆم بکەن یان زۆرێک لەو شتانە بەڵام ئەوانەی هاوسەرگیریان نەکرد ئافرەتی کوردستان تەمایەکی باشیان بە من هەیە وەمیش ئیشاڵڵە ئێستادا مارم دەین و هەولێرەکە فقط ئیش لەسەر ئەو ئافرەتە کوردانە بکەم لەگە ڕێزم هەیە بیانگەین مەمار و حاڵی خۆ ئەوەی داواکاری کەم بیتن و ئەوەی نیازی هاوسەرگیری بی ئەمن خزمەتی دەکەمیش.